وسارعوا إلى مغفرة من ربكم وجنة عرضها السماوات والأرض أعدت للمتقين وسارعوا إلى مغفرة من ربكم وجنة عرضها السماوات والأرض أعدت للمتقين. رب العالمين، الصلاة والسلام على حبيبنا محمد وعلى آله وصحبه أجمعين. طبعا وكو رمضاني بار وعدم بيان باسي بهشتان بوب كم إن شاء الله لسر وعدكي خوما روين باسي بهشتكين إن شاء الله. بهشت شون هاتوا لقرآن وحديثة هربو شوا باسيكين. طبعا باشترين كتاب كالسر بهشت النسرابة كتابي حادي الأرواح ابن قيم جوزية، هرچنا حديثي تيها ضعيفة بلان باشترين كتاب كالنسرابة لسري حادي الأرواح زور بجواني بابكاني دارشتوه ومن همان تسلسلي أو بكاريناو بلان أو حديثاني كلاواز الآن بردوه وهندي حديثي صحيحي تركا هيا بوم هناوة وهنديك باب كابن قيم نيه هناوة من أو بابانش مهناوة تلا طوابي أو كتاباني كلا بردس ما بوها هول ما وبابتيكي شروبري لسر بنوسم ويتوانم بلم أما كتابك إمامي ابن قيمة بكورتي وزيات رجلو سرتا ببيناسي بهش دس بيكين كلمة بهشت اما بكردي بيالين بهشت يقنا العربية بيوتري الجنة. الجنش لزماني عربية تعريفي خوي هي بيناسي خوي هي. طبعا كلمة جنة لقل جنة لقل جنة هرسكي معنى جنة بهشتة جن يا جنة جنوكي جنة قلغانة جنة قلغانة وهر سيكي لقل معناي مجنوني إيش كأيش هر لجنونة وهاتوا كبا معناي نماني عقل ده هر سيكي دلالك هر شواري بابلين دلالك هذا سر يق معنا أيش بريتيا لا شاردنو ديار نمان سجنوك بو بيوتري جن لبروي ديارنية باشا و قلغان بۆ پێوترێت جونە لەبەرەوەی تۆ ئەپارێزێ و خاتە پشتی خۆیەوە تۆ دیار ناهێڵێ لە بەرامبەر ئەو مەترسیە کە ڕوبەڕووتە بێتەوە. جنونیش کە تێکچوونی عقڵە یا لە دەستدانی عقڵە لەبەرەوەی عقلیەکەوێتە دواوەی تر کار ناکە بۆ خۆی بە هەوا و ئارەزی خۆی حەزی لە چی بێ ئەوەکە. و بەهەشتیش کە پێوترێت جەنە یعنی ونکراو لە ئێستایە لە پێش چاوی ئێمە. ئەمە لە قسەیەکە لە قسەیەکی ترا یعنی داپۆشرا و بە ناز و نیعمەتی خوای پەروەردگار بەهەشتی داپۆشیوە بە ناز و نیعمەت یعنی هەنگاوێک نییە لە بەهەشتا بستێک نییە لە بەهەشتا پڕ لەبێ لە ناز و نیعمەتی خوای پەروەردگار کە دایناوە بۆ بەندە ئیماندارەکانی. و جەنە گەل لە لایەکی ترەوە سەیریکەی لە زمانی عەرەبیە وەختی خۆی عەرەبی کۆن بەکاری هێناوە بۆ زەویەک کە دار و بەرووبوومەکانی ئەوەنە زۆر بێ زەویەکەی دیار نەبێ ئەوەنە چڕ بێ دارەکەیان تر دار بێ یاخود بێستان بێ یاخود هەرچێکی تر بێ. و عەرەب هەر جێگایەک ئاوی هەبوایە گژوگیای باشتیا بووە داری خورمای زۆر تیا بووایە و دارە بەریەکانی تر لە مزرەمەنیەکان وەکو سێو و پرتەقاڵ و لالەنگی و ئەوانەی تیا بووایە بۆ جێگایانەوت جەنە. ئەگەر ڕوو پۆشی زەویەکەی بەوانە داپۆشیایە پێیانەوت جەنە. جا بۆیە کاتە کە تعریفی جەنەکەن لە قاموسەکانە فەرمون هي حديقة ذات نخل وشجر كثيف متشابك. ئەفەرمون بریتە لە باخچەیەک کە پڕە لە دارخورما و داری تریشی زۆرتیایە و هەمووشی چوە بەناو یەکە. یاخود البستان المثمر بێستانێک کە بەرووبوومێکی باشی هەبێت المحتوي على شتى أنواع الفاكهة
وجمعها جنان وجنات بستانك كبروبومك زوري هبه وجورها بروبومي شتيابه وأجر بيتو جنة كوب كيت والأزباني عربية به بجنان يأخذ به بجنات لاصطلاحها بهشت شيء أما الأزمانوانية أساسانين بهشت بشيء أو تري لاصطلاحها للاي علماء إسلام كتعريف كان لقرآن وحديث درهنا وأفرمون هي المكان الذي أعده الله تعالى لعباده الصالحين بريتيا لو شويني كخواي پروردگار آمادەی کردووە بۆ بەندە چاکەکانی بریتیە لەو جێگا لەو شوێنەی کە خوای پەروەردگار ئامادەی کردووە بۆ بەندە چاکەکانی یەومە القیامە لە ڕۆژی قیامەتە چونکە لە ڕۆژی قیامەتە خەڵکە چێتە بەهەشتەوە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ یەکەم ئومەت کە ئەچێتە بەهەشتەوە کێیە فەرمێ ئومەتەکەی منە ئەفەرمێ یەکەم کەسیش کە لە دەرگای بەهەشت ئەدا و بۆ یەکرێتەوە چێتە ژوورەوە کێیە فەرمێ خۆم کەواتە کەس نەچۆتە ناوی ئێستا بەڵام ئەوانەی کە مردوون لەوێوە نیعمەت و خۆشیەکانی بەهەشتیان بۆ دێ ئەوانەشی کە کافرن مردوون بە هەمان شێوە لە جەهەنەمەوە سزا و ناڕەحەتیەکانی ئەویان بۆ دێ جا بۆیە ئەفەرمون وهیە دار ثەواب جامعە بریتیە لە جێگایەک کە خوای پەروەردگار ئامادەی کردووە جۆرەها پاداشتی تایە پاداشتی تایە لەسەر قسە پاداشتی تایە لەسەر کردار پاداشتی تایە لەسەر بیر و باوەڕ هەرچی شتێک کە تۆ کردوتە لەم دنیایە لەبەر خوا ئیلا پاداشتێکی هەیە لە بەهەشتە هیچی بێ پاداشت نییە جا بۆیە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ لا تحقرن من المعروف شيئا ولو أن تلقى أخاك بوجه طليق فەرمێ نەکەی ڕقل لە هیچ بەشێکی چاکە بێ بچووکترین بەشی چاکە نەکەی ڕقل لێ بێ تەنانەت ئەگەر بێت و براکەت کە لەسەر جادای بینی بەدەمیەوە خەندە بکەی پێ بکەنی چونکە ئەو خەندەیە کە تۆی کەی بەدەمی براکەتەوە پێەکەنی لە بەهەشتا پاداشتی خۆی هەیە لەسەری وەریەگری هەر نیعمەتێک کە بەسەر تا ڕژێنرێ لە بەهەشتا پێتەوترێ ئەوە بەهۆی ئەو چاکەیەتەوە بوو ئیتر چاکەکە هەر چەندە بچکۆلە بێ و بەسیتترین پاداشتی بەهەشتیش لە هەموو دنیا و لەوەی کە لە ناوی هاتی باشترە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ شوێنی شوڵێک لە بەهەشتا قامچیەک شوڵێک شوێنی شوڵێک لە بەهەشتا فەرمێ لە دنیا و لە هەموو ئەوەی لە ناوی هاتی باشترە ئێتۆ ئەگەر بێت و لەسەر چاکەیەک شوێنی شوڵێکیش وەرگری لە بەهەشتا یعنی لەسەر ئەو چاکەیە تۆ ئەوەنە ئەجر دەسەکەوێت لە هەموو دنیاوەشی لە ناوی هاتی باشترە بۆ ئینسانی مسلمان چاکەی لا گەورەیە بەلایەوە کەم نییە ئیتر ئەگەر بێت و ئەم چاکەی قسەیەکی خێر بێ کردارێکی خێر بێ ڕەفتارێکی خێر بێ چ جای ئەگەر بێت و ئەو چاکەیە نوێژ بێ عیبادەت بێ ڕۆژوو بێ جیهاد بێ یەکێکی تر بێ لە کردارە گەورەکانی ئیسلام کە خوای پەروەردگار فەرمانی پێکردووە باشانە فەرمون لە تعریفەکەیە هەر وهي في العلم الغيب بەهەشت شتێکی غەیبیە شتێکە پەنهانە خوای پەروەردگار ڕێی نەداوین کە بە عەقڵی خۆمان بچینە ناوی باشە بۆیە ئیمان هەبوون پێی ئیمان هەبوونە بە غەیب ئەهلی سنەت و جەماعەت یەکێ لە بنەماکانی عەقیدەیان چییە ئەو شتانەی کە پەنهانە بە عەقڵ ناچنە ناوی چونکە ئەگەر بێت و بە عەقڵ بچنە ئەو شتانەی کە پەنهانە لێکی بدەنەوە چونکە خوای پەروەردگار ئەو قودرەتەی بە عەقڵی ئینسان نەیاوە بڕوا شتی لێ هەڵبهێنجێنێ بە کافری دێنەوە دەرەوە زۆر کەس عەقڵی بردە ناو عەذابی قەبرەوە چونکە غەیب بوو چۆن هاتە دەرەوە بە کافریات دەرەوەتی نییە زۆر کەس عەقڵی بردە لای حۆری چونکە غەیبە کە هاتەوە لەو سەرەوە وتی بوونی نییە بۆیە مەسەلەی غەیب تۆ بەس ئەوەندەت لەسرە ئیمانی پێبێنی نەک عەقڵە بەریتە ناویەوە بیری لێ بکەیتەوە و لەو سەرەوە بە کافری بیتە دەرەوە ئەوە هۆکاری زۆرێک لە گومڕابوونی گروپەکان بووە کە بە عەقڵی خۆیان هەوڵیانداوە کۆمەڵی بابەت لێک بدەنەوە لەو ڕێیەوە بە کوفرەوە هاتوونەتە دەرەوە لەو بابەتەوە باشانە فەرمون والإيمان بها مرتبط بالإيمان بالله وباليوم الآخر إيمان هبون ببهشتيش ربط بچيوه بإيمان هبون بخواو بروجي دوائي چون ربط بإيمان هبون بخواو وعدي خوان توجبه بالله نبو وعدي خوان هبه إن الله لا يخلف الميعاد وربطيش بروجي دوائي ولا بريد روج دوائي أجتناوي أما پێناسەیەکی با بڵێن بەهەشت بوو لە زمانەوانی و لە ئیصطلاح لە لای علەمای ئیسلام با بچینە سەر ناوەکانی بەهەشت طبعا بەهەشت
کۆمەڵێ ناوی هەیە کە لە قورئانە هاتووە لە سنەتە هاتووە هەر ناوێکیش لەو ناوانە بۆ خۆی دەلالەتەکە لەسەر با بڵێن بەشێکی بەهەشت یاخود بەشێکی گەورە لە نیعمەتەکانی بەهەشت. یەکەم ناو ئەوەیە کە باسمان کرد بریتە لە الجەنە، ئەوە لە لوغەوی اصطیلاحە لەسەری ڕۆشتین و باسمان کرد. ناوی دووەم کە لە قورئانە هاتووە بریتە لە دارالسەلام. خوای پەروەردگار فەرمێ والله يدعو إلى دار السلام. الله جل جلاله ئێوەی هەمووی دعوت کرد ئێوەی ئیمانداران بۆ کوێ؟ بۆ دارالسەلام، بۆ بەهەشت. ترکیە هەیە جوابی خوا نەهاتەوە دعوەتەکەش کوێ بێ؟ بەهەشت بێ. سەر تۆ کاتێک کە یەکێ دعوەتێکە ئەڵێ فڵانە ڕۆژ وەرە بۆ ماڵەوە دعوەتی نیوەڕۆگەی لای منی، ئیتر خۆ ڕێکارەکانە گریتە بەر خۆتە گۆڕی و بەڕێگایە کاڕۆی یا بە سیارەیەک ئەڕۆی لە دەرگا ئەیت و چیتە ژوورەوە لە جێگایەکە دانیشیوە. ئەمە عورفی ئەو دعوەتەیە کە لێت داوا کراوە، تۆ ئاوا بڕی بۆی. بەهەشتیش کە خوای پەروەردگار ناوی ناوە دارالسەلام و ئێمەی بۆ بانگەکە بانگێشتی ئێمەکە بۆ ناوی پێویستە بە ڕێکاری خۆی بڕین و پێیوتوین چۆن ئەبێ بڕین بەرەو بەهەشت. هەیە بڕوا بە کوفرەوە بەرەو بەهەشت؟ نییە، ئەوە ڕێی باشتی نەگرتو و جوابی دعوەتەکەی نایەوەتەوە. هەیە بە زیناوە بڕوا بۆ بەهەشت؟ نییە، ئەوە ڕێی باشتی نەگرتووە. بە دزیەوە بڕوا، بە قەتڵەوە بڕوا، نا. ڕێگای بەهەشت کامەیە کە گرتوتە بەر جوابی دعوەتەکەی خوات داوەتەوە یان ناتەماشای خۆت کە ئەگەر ئیمانت پاراستووە سەلامەتە، ئەگەر نوێژت هەیە، عیبادەتت هەیە، ڕۆژوت هەیە، ذیکرت هەیە، ئەوراد هەیە، قورئان خوێندنت هەیە، ئەمر بە چاکەت هەیە، نەهی لە خراپەت هەیە، ئەوە تۆ جوابی دعوەتەکەت داوەتەوە نزیکی لێوەی. تەنها ئەوەندە دووری لێوەی کە بمری دەرگاکەیت لێکرێتەوە لەناو گۆڕەکەتە، لە ڕۆژی قیامەتیشا ئەچیتە ناوی. جا بۆیە بەڕاستیە فەرمێ والله يدعو إلى دار السلام. خوای پەروەردگار ئێوە هەر هەمووتان بانگێش دەکات بۆ ناو ئەو بەهەشتەی خۆی کە دارالسەلام ويهدي من يشاء إلى صراط مستقيم. هدايتي هر كامكتان كبير وعدا بو أو رجع راستي. ولا تكترى خوي برجع خوي فرمي لهم دار السلام عند ربهم وهو وليهم بما كانوا يكسبون. فرمي أوانيك إيمانيان هناو صنجان كردوه تو بو إسلام وإسلاميان قبول كردوه جبجان كردوه. أمانة كويان بو هي لا خوي برجع دار السلام يان بوه. دارالسەلامیان بۆ هەیە لەلایەن خوای پەروەردگارەوە و الله جل جلاله دۆست و پشتیوان و سەرخەریانە یارمەتی دەریانە بۆ گەیشتن بەو جێگایە. دارالسەلامیش بۆ خوای پەروەردگار ناوی ناوە دارالسەلام، یعنی جێگای سەلامەتی، ئارامگەی سەلامەتی، مەنزڵگای سەلامەتی. لەبەرەوەی ئینسان تیا سەلامەتە لە نەخۆشی، لە دەرد و بەڵا، لە پیری، لە فەقیری، لە دابڕان، لە چێژ و خۆشی، سەلامەتی لەوانە هەمووی. هیچ ئافاتێک ڕوت تێ ناکە. سەلامەتی لە سزا، لە هیچ ڕوویەکەوە تۆ سەلامەتیت لێ تێک ناچێت. بەهەشت بەس سەلامەتی تایە و بەهەشت لەگەڵەوەیە کە دارالسەلامە پێشوازی ئەکرێ لەوانەی کە ئەچنە ناوی هەر بە سەلام. کێ پێشوازیان لێکە؟ مەلایکەت پێشوازیان لێکە. خوای پەروەردگار فەرمێ والملائكة يدخلون عليهم من كل باب سلام عليكم بما صبرتم فنعم عقبى الدار. فرمي ملائكة كان بيشوازية كان لأهل بهشت برو بيريان أرون لهمو درقايك وبيان أرون وبيشوازي كردن ليان بيان أرلنشي سلام عليكم، سلامتي بو إيوة يتلم رو إيوة كهاتونة تناوم بهشتا بس سلامتي هي بوتا. طبعا بيانا بيشاوي خود ورتوشي بو بهشت ملائكة پێشوازیت لێ ئالە بێایە مەلایکە بەو شێوە لە هەموو جێگایەکەوە یەتە دەرەوە بۆت بۆی سەلامت لێ بکە و پێشوازیت لێ بکە. پاشە خەڵکێگەیە گۆرانی بێژێکە سەیرەکەی هەموو خەڵکێ لە ماڵەکەی خۆیەوە دەرەچێت بۆ کۆنسێتەکەی بۆ پێشوازی لێکردنی، بۆی سێڵفێکی لەگەڵا بگرێ، بۆی گوێی لە فەسادیەکەی بگرێ، دڵی پێی خۆشە، پێی زلە بێ لە دنیا. تۆ بس صبر بقرا خوي برقار چونکە فەرمێکی بیما صبرتم بس صبر بقرا. پێشوازی مەلایکەت بە نسیبە بێت لە کوێش لە بەهەشتا، لە پێشوازیەکەشا پێتەڵێ تۆ ئیتر لە سەلامەتیای، بەڵام بەس صبر بقرا بیما صبرتم. صبر چییە؟ لەوانەیە ئێمە وابزانین تووڕە نەبوون، بەس تووڕە نەبوون پێوترێ حیلم، پێوترێ حیلم. باشە؟ صبر تووڕە نەبوون نییە.
بۆیە کە هیچە تووڕە بوو پێی مەڵێ سەبرێ هەبێ پێی بڵێ حیلمێ هەبێ حیلم یعنی هێمنی و لەسەر خۆی ئەوە عەکسی تووڕە بوونە ئیگنا سەبر بە معنای دان بە خۆدا گرتن دێ دان بە خۆتا بگری لەسەر ئیمان و ئیسلامەکەت بەردەوام بی لەسەری دان بە خۆتا بگری لە ئاس کوفر و شرک و تاوانە نەیکەی دان بە خۆتا بگری لە ئاس ئەو قەدەرانەیە کە تووشێ بێ ئەوە سەبرە ئەو سیانێ ئەو سەبرەت هەبێ ئەو سەلامەتیەت بەنسیب ببێ لە بەهەشتا هەم لەلایەن خوای پەروەردگار و هەم لەلایەن مەلایکەتەکانەوە جا لە بەهەشتا خوای پەروەردگارە فەرمێ لا يسمعون فيها لغوا إلا سلاما گوێتان لە لەغو نابێتر لە بەهەشتا لەغوش چییە هەر قسەیەکە کە بێزارکەرە بۆ تۆ لە ڕووی شەرعیەوە و لە ڕووی عورفیەوە و لە ڕووەکانی تریشەوە تۆ ئیتر گوێ لەو جۆرە قسانە نابێ بەس گوێ لە چییە بێ لەو قسانەی کە پڕە لە سەلامەتی بۆت ناوی سێم لە ناوەکانی بەهەشت پێوترێت دارولخولد دارولخولد واتە جێگایەک کە تایە ئەمێنیتەوە بۆ هەتایە بە نەمری تاوەکو نەچیتە بەهەشتەوە نەمری بۆ هیچ کەسێ نییە خوای پەروەردگار فەرمێ وما جعلنا لبشر من قبلك الخلد أفإن مت فهم الخالدون فەرمێ پێش تۆ ئەی پێغەمبەر صلی الله علیه و سلم و دوای تۆش نەمریمان لەم ژیانی دنیاە بە هیچ بەشەرێک نەداوە تا بۆیە کەس نەڵێەوە خدری زیندە و نازام چی کاکە نەمر نییە خوای گەورە وا ئەفەرمێ هەموویمان مرانووە زیندوو نییە کەس تەواو هیچ ئینسانێک نەمریمان پێ نەداوە بە پێغەمبەر فەرمێ صلی الله علیه و سلم ئەو کافرانەوە ئەزانن تۆ ئەمریت و ئەوانە مێننەوە نا تۆ ژەمریت و ئەوانی ژەمرن ئینەکە مەیت و ئینەهم مەیتون لایەتێکی ترە تۆش وەفاتەکەیت و ئەوانیش مردارە بنەوە ئەنجا لە ڕۆژی قیامەتیشا عند ربکم تەختەصیمون لەوێ ئەوەستێنرێن جا بۆیە بەڕاستی نەمری بەس لە بەهەشتا هەیە وە کەسیش نەمر نییە لە دنیا بە خەڵک مەڵێن نەمر فڵانە کێی نەمر و فیسارە کێی نەمر و هەمووی مردووە هەمووی مردووە هەشیانە وا مردووە خۆی و ماڵ و مناڵی دۆڕانەوە بە دوای خۆیان بۆیە کەس نەمر نییە نە لە ژیانی دنیا نە لە پێش پێغەمبەر صلی الله علیه و سلم نە لە دوای پێغەمبەر صلی الله علیه و سلم نەمری کە هەبێ لە دوو جێگایە یا لە بەهەشتا یا لە جەهەنەمە ئێستا هەندێک کەس پێی بڵێ نەمر لەبەرەوەی لە جەهەنەمە بۆ خۆی زین و تێڵانە خۆی اعتیادیە چونکە یەقینمانە ئێمانە لە جەهەنەمان چونکە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ کافر و موشریکێکە دی قەبرەکەی پێی بڵێ چی بڵێ تۆ لە ئاگرای ئەمە شتێکی طەبیعیە بەڵام دارولخولد جێگایەک کە بە نەمریتە بمێنیتەوە بۆ هەتا لە ناز و نیعمەتە بەهەشتی خوای پەروەردگارە خوای پەروەردگارە فەرمێ قل ئەذلك خەیر ئەم جەنەة الخلد التي وعد المتقون فەرمێ بۆ خەڵکە بڵێ ئەو ژیانی دنیاە باشە بۆتان ئەو ژیانی دنیاە خۆشە بۆتان کە دەستان پێوە گرتووە و ئامادە نین واز لە بڕێکی بێنن لە بەردینەکەی خوا ئەوە باشترە بۆتان یان ئەو بەهەشتەی کە بۆ هەتا تایە بە زیندوی ئەمێننەوە نامرن تایە کامیان باش كانت لهم جزاء ومصيرا و پاداشتی کێیە ئەو کەسانی کە ئەو بەهەشتە هەڵەبژێرن و شتەکەنە ئەو دنیا کاتیە بۆ ئەوانە بێتە پاداشت و سەرئەنجام بۆیان و ئیمام ابن عباس ڕای وایە کە بەهەشت دارولخولدە و هەندێکی تر لە ئیمامەکان ڕایان وایە کە دارولخولد بەشێکی بەهەشتە هەموو بەهەش نییە بەڵام ڕاکەی ئیمامی ابن عباس دقیقترە لەبەرەوەی ئینسان کە چوێ بەهەشتەوە نامرێت لە هەر جێگایەکیا بێ چونکە طبقاتە دوایی باسیەکەین لە هەر طبقەیەکیا بێ بۆ هەتا نامرێ و لە ناز و نیعمەتە بۆیە دارولخولدە بە گشتی بۆ هەموو کەسێک طبعا هەندێک لە گروپە گومڕاکان لە معتەزیلە و لەوانی تر بیر و باوەڕیان وایە نەمری بۆ هیچ ئینسانێک نییە لە بەهەشتیشە نە لە دنیا و نە لە بەهەشت هەڵێن ئینسان کە چوویە بەهەشتەوە و کە چوویە جەهەنەمیشەوە ماوەیەک لە ناز و نیعمەتا بێ ماوەیە لە سزایە بێ و دوای خوای پەروەردگار هەردووکی لە ناوە بە پێویستی پێی نییە ئەم قسەیەکەن ئەمەش لەسەر چی بنیان نراوە لەسەر عەقڵە فاسیدەکەی خۆیان چونکە معتەزیلەکان ئەڵێن دوو شتمان هەیە معقول لەگەڵ غەیرە معقول ئەوان ئاواڵێن ئەڵێن ئەو شتەی کە معقول نەبێ
ئێمە قبوڵی ناکەین بۆ نموناڵن معقول نییە خوای پەروەردگار ئینسانانێک لە بەهەشتا بهێڵێتەوە بۆ هەتا ئینسانانێک لە جەهەنەما بهێڵێتەوە بۆ هەتا ئەم لە ناز و نیعمەت ئاویش لە سزا و ئێش و ئازارە خوای پەروەردگار ڕەنج پێویستی بەمەیە ئەم قسەیەکەن جارێ ئەسڵەن ئەی خوای پەروەردگار چ پێویستی بە دنیاە کە دروستیکە وایە نا ئەگەر تو ئاوا بۆ قسەی ئەوان بڕۆی هەر پێویستی بە دنیا نەبوو دروستیکە هەر پێویستی بە مەخلوقات نەبوو خەڵقیکە خوا پێویستی بە هیچ نییە خوا پەروەردگار پێویستی بە هیچ نییە الله الصمد الله بێنیازە لە هەموو کەسە تاو إن تكفروا أنتم ومن في الأرض جميعا فإن الله غني عنكم إيه وهمو سرزوي همو كافر بخوا پەروەردگار پێویستی پێتانێ بڕۆن کافر بەڵام بەڵێنی خوا بە پاداشت بەڵێنی خوا بە سزا ئەمە سیفەتی خوایە ئەبێ جێبەجێ بێ تۆ ناتوانی دوو سیفەتی خوا دا بماڵی لە خوا بە حجەیەوەی چی معقول نییە بمێنێتەوە بۆ هەتا ئیتر لەولاوە هەندێک لە جەهمیەکانی ژەم قسەیان کردووە هەندێک لە معتەزیلەکانم قسەیان کردووە بەڵام خوای پەروەردگار لە قورئانە هەموویانی بەدرۆ خستووەتەوە کە فەرمیەتی خالدین فیها لهم فیها دار الخلد چەند جار لە قورئانە وای وتووە خالدین فیها ئابەدا ئەو بەدرۆی خستوونەتەوە تاوا چونکە ئێمە وەکو مسلمان ئەوە نەمان لەسەرە دوای دەقەکان بکەوین نەک دوای عەقڵەکان بکەوین طبعا شوێنکەوتنی عەقڵیش ئینسان بە هیلاکە بە لە بەینی ئێبای فەوتێنێ یەکەم کەس شوێن عەقڵ کەوتێ بوو شەیطان بوو ئەمری خوای پەروەردگاری بۆ هاو تێرە بۆ تەطبیقی کەمە وەکو زۆرێک لە کوردە حیاتەکەی خۆمان تی بۆ تەطبیقی کەمە با بیرێ بکەمەوە خوا بە مناڵە سوژدە بەرە بۆ ئادەم من لە ئاگر دروست کراوە چەند ملیار ساڵ پێشەوە هەم ئەو دوێنێ دروست کراوە لە قوڕ دروست کراوە وەڵای معقول نییە سوژدەی بۆ بەرم ئاوای بە ئەمرەکەی خواوت چه معقولە وتی من سوژدە بۆ بەرم یخۆی سێوەش بە حەق بیری لێکەنەوە معقولە بۆیە ئەمری خوا نابێ بە عەقڵ بەرامبەری بوەسی ئەبێت جێبەجێیەکی گناوکو شەیطانە لێیە بە یەکسەر تەطبیقی تی وەڵا معقول نییە من سوژدە بەرم بۆ ئەو چەند ساڵە من لەگەڵ مەلایکەیە عیبادەت دەکەم کە چوومەتە ڕیزیەوانەوە ئێستا ئەمە لە قوڕ دروستی کردووە دوێنێ هاتووە بە مناڵە سوژدەی بۆ بەرم ئاوای وت وەکو شەیطانەکانی خۆشمان ئەڵێ بۆ سوژدە بەرم بۆ کەعبە بۆ بەرد بۆ نازانم چی بابا ما ئەمری خوایە تۆ جێبەجێیەکی پەیوەندی بەوە نییە بۆ چییە بەی ئەمری خوایە تۆ جێبەجێگەی یان نا تۆ لەو بەی نایە وی ئەمری خوا نابێ بە عەقڵ لێکدانەوەی بۆ بکرێت چونکە ئەگەر بە عەقڵ لێکدانەوەی بۆ بکەی شەیطانی مامۆسا دێ یەکسەر مامۆسا ئیبلیس دێ یەکسەر لە وەرە منیش ئەهلی عەقڵم وەکو تۆ بەخوا منیش وەختی خۆی بەرامبەر ئەمری خوا وەسامەوە بە عەقڵی خۆم وەرە تۆش لەگەڵ ما بە کاکە ئیتر ئەلەیەوە ئەدبا بۆیە فیتنەی شوبوهات کە عولەما باسیەکەن پیسترە لە فیتنەی شەهەوات هەمووی سەرچاوەکەی چییە پێشخستنی عەقڵە بەسەر نەقڵە عەقڵ پێش بخەی بەسەر دەقەکانی خوای پەروەردگارە دەقەکانی فەرمودەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەلەیەوە گومڕاییتر دەستی پێ کردووە و یەکەم کەسی ژەو کاری کردووە شەیطان بووە قیاسی عەقڵی پێش خستووە بەسەر فەرمانی خوای پەروەردگارە پێی بوو بە شەیطان زۆر کەسیش پێی بووە بە شەیطان ئەمڕۆ لەبەرەوەی عەقڵی خۆی پێشەخا بەسەر چییە بەسەر قورئانە بەسەر حەدیثە ئێستا کۆمەڵی لا توپوت پیا بوون ئەڵێن ڕۆژ و فەرز نییە بە قیاساتی عەقڵی ئەڵێن فەرز نییە ئەنجام قسەی خۆی نییە ئەم قسەی محەممەد شەحڕوورە هی عەلی مەنسوور کەیانیە ڤیدۆکەی هەیە لە یوتووب بڕۆن سەیریکەن دوو گومڕاکەر لە میسر و لە سووریا لەو لاشەوەڵی عەرەب جاهیلە و نابێت دوایکەی کەچی خۆی چێ کاوێژی قسەکەی ئەوانە کاتەوەی هێنێتەوە بۆ خەڵک هەمان قسە هێنێتەوەی جوێتەوە کاوێژی پێکاتەوە ئەڵێ کوتیبە بە معنای فریضە نایە خوای پەروەردگار فەرمێ کتب علیکم الصیام کما کتب علی الذین من قبلکم ڕۆژتان لەسەر نووسراوە وەکو چۆن لەسەر ئەوانەی پێش ئێوەش نووسراوە ئەڵێ ئەو کوتیبەیە بە معنای فریضە نایە سبحان الله ئاەتی دواوە بە درویە خاتەوە ئەڵێ فمن شهد منكم الشهر فليصم هاي درۆزنی کردم ئەڵێ چی هەر کەس لە ئێوە گەشت بەو مانگە بە هەمووی بگرێ ئەمرێک
يعني با هموش مانگەکە بگرێ ئەلیا بە درۆی خاتەوە ئەڵێ فەرزە درۆکەی کەذابی دەجال دەسێرەکەی کۆمەڵێ لات و پوتی ژۆک و خۆی پێی هەڵخەڵەتاون ێ باش ئێوە قسەکە وەرەگرن بڕۆن لە ئەسڵەکەی وەرگرین کاکە عەلی مەنسوور کەیانی گومڕاوەڵێ لەگەڵ محەممەد شەحڕووری میسری گومڕا ئەوانەواڵێ ئێ دەبڕ لەوانی وەرگرێ ئێ بۆ هاتووی لەمەی وەرەگری و لێت بۆ فەیلسوف وەڵا ئەمە هیچ نییە ئەمە تووتیەکی تەمەڵی فاشیلی دۆڕاوە قسەکەی وەکاتەوە هیچیکەی پێ نییە واگەر تۆ خۆ عەقڵت هەبێت تۆ زێگە و ئاەتانە بخوێنیتەوە سیاقەکەی تەماشا بکەی پێتەڵێ چی دوا ئەو ئەڵێ کاکە گەشتی تاو مانگە بیگرە نێڵی دەست دەرچێت یعنی فەرزە لەسەر ئەنجا دوایڵێ چی ئەگەر نەوتوانی لە کۆڵتە بێتەوە ها نەڵە فەعیدەة من ئەیام ئوخەر ئەگەر لە مانگەکەشا چەند ڕۆژێکی لە دەستی و نەوتوانی هەرە بێ دوای بیگریتەوە یعنی چی فەرز لەسەر فەرز تەئکیدە بۆ یێنێ ئاەتەکان ئیتر ئەمە هەر پێویست ناکات جوای بێتەوە ئینسانێک بە عەقڵی خۆی شت لێک باتەوە و دەق بێنێ لێکی باتەوە ئەوە گومڕا بێ بۆ خۆی وەکو شەیطان بەڕێچکەکەی ئەوەڕوە جا بۆیە بەڕاستی ئەلەوێیە معتەزیلەکان گومڕا بوونەوە بۆیە لە سەریشی ڕۆشتن تۆزێ لەبەرەوەی ئەم مەسەلەی عەقڵ و نەقڵە ئێوە لەوانەیە ئاگاداری نەبن بەڵام لە مێژووی ئیسلامە کە خوێنیتەوە خوێنی زۆرێک لە زانایانی ئیسلامی لەسەر ڕژێنراوە کە ئامادە نەبوون عەقڵ پێش خەن بەسەر قورئان و حەدیثە خوێنی زۆرێکی لەسەر ڕژێنراوە ئیمامی بیوطی گەورە هاوڵی ئیمامی شافعی لەسەرەوە کوشتیان تیانە بێ بڵێ قورئان مەخلوقە جا بۆ ئەم قسەیانە کراوان نەیوت بە گوێدرێژێنان لە شامەوە یاخود لە بەسڕەوە جوان بیرم نەماوە ئاستێکیان کردبووە ملی 50 کیلۆ بوو سەری پێشەوە کردبووە لەسەر گوێدرێژەکەی بۆی سەر بەرز نەکاتەوە لەوێوە هەتاوەکو ناو بەغداد ئاوا هێنایان بە کەلەپچە کراوی بەسەر گوێدرێژەکەەوە گەشتە پێشەوە فاتی کرد ئیمامی محەممەدی کوڕی نەزری خۆزاعی مەئمون بەدەستی خۆی کوشتی لەبەرەوەی ئەویش نەیوت قورئان مەخلوقە کە کوشتیشی سەرەکەی بر لە کەرخ لاشەکەشی لە ڕەسافە لە بەغا بەجیا هەڵواسی 8 ساڵ نەیدا بە کەس و کاریش ئەم مەسەلەی عەقڵ و نەقڵە کە ئێسلانەیە و ئازۆر بە شتێکی ئەتیادی سەیریکەن ئیمامەکانی ئیسلام هەمویان ڕۆحیان لەسەر داناوە چونکە زۆر خەتەرە ئەمڕۆ هەرچی کەسێ هەڵەسێ لەسەر تەلەڤیزیۆن و لە هەر جێگا قسە بۆ تۆ کە گومڕاتکە ئەلەو ڕێواتکە قیاساتی عەقلیت بۆ هێنێ قەت دەقت بۆ ناهێنێ بڕۆن تەماشا بکەن بە چاوی خۆتانەی بین پرسیارێکی لێکی ئەڵێ هەر بە پێی عەقڵە بێ ئەمەوا بێ ئەوە بێ با بە پێی قورئان چۆنە بە پێی حەدیث چۆنە بە پێی وەحی چۆنە یا بۆی قیاساتی عەقلی زۆر خەتەرە ئەوان بۆیانوت قورئان مەخلوقە ئەوان قورئان مەخلوقە عەقلیش مەخلوقە وایە ئەم قورئان مەخلوقێکە وەستاوە پێشکەوتن و تازەبوونەوەتیە ڕوونایە بەڵام عەقڵیانوت بەردەوام چی لێ تازەبوونەوە ڕووداتیە کە ئەم مەخلوق بێ ئەو مەخلوق بێ ئەبێ کامیان پێشکەوێ ئەمیان تایبەتمەندیەکی تری هەیە لای ئەوان کە عەقڵەکەیە بریتیە لە چی بیرکردنەوە و ڕۆشتن لەگەڵ واقعە کەواتە ئەم دەبێ عەقڵ پێشکەوێ بۆیە هەر دەقێکی قورئان لەگەڵ عەقڵ نەگونجاند لابین بۆ یەکێک لە زانایان لەبارەی ئەوانەوە فەرمێ ئەوانە وتویانە ئەشهەد ئەن عەقلی ڕەسوول الله ئەوانە شایەتومانیان بە پێغەمبەراتی پێغەمبەر نێناوە صلی الله علیه وسلم بە عەقلی خۆیانیان نێناوە وا پێش یەخن بەسەر قورئان و حەدیثە بۆیە ئەوانە مسلمان نین لە لای زۆرێک لە زانایان جا بۆیە بەهەشت دارولخولدە بەڵێ بۆ هەتا ئینسان تیا ئەمێنێتەوە جەهەنەمیش دارولخولدە بەڵێ بۆ هەتا کافر و مشریک تیا ئەمێنێتەوە نایەتە دەرەوەی ناوی چوارەمی بەهەشت کە هاتووە لە قورئانە دارولموقامەیە دارولموقامە لەوێ ئیقامە وەرەگری ئیقامەیەکی هەتایی هاڵاتی دەرەجەیەکیشی وەکو ئەوروپانیە دەرەجە دووبی لەوێ تا هەتا دەرەجە دووی بەڵام لە بەهەشتە هەتا دەرەجەیەکی ئەلەوێ مێنیتەوە خۆی بەرگار لە قورئانە فەرمی الذي أحلنا دار المقامة من فضله سپاس خۆی پەروەردگارەکەن ئیمانداران کاتێک ئاچنە بەهەشتەوە لەسەر چی لەسەر ئەوەی کە دارولموقامەی پێبەخشیون جێگایەک کە بۆ هەتایەتیایە بمێننەوە بە هاوڵاتی دەرەجەیەک نەگەو ئەوروپایی بە دەرەجە دووی گاور و جوولەکە وەرەگرێت بە دەرەجە دووی مسلمانیش وەرە ناگرێت بە دەرەجە دووی گاور و جوولەکە و مشریک و ملحید وەرەگرێت لە بەهەشتا تۆ لە دارولموقامەی هاوڵاتی دەرەجەیەکی هیچ ناڕەحەتیە ڕوت تێ ناکە لا يمسهم فيها لغوب هیچ ناڕەحەتیەک ڕوت تێ ناکە کەس ناڵێ کاکە هەویەکەت کەس ناڵێ جوازەکە و بەسەر شو کەس ناڵێ ئەوە بایعەکەتیان بڕیە سۆشیالەکەت نییە مانگە تۆ ئیشی ڕەشە کردووە چی و کرد ئەوە شتانیانێ ئەوە هەندێک کە زەوی لێ بۆ بەهەشت بۆ هێڵێن جا بۆیە
دار المقامة زانان أو تعريف كنا فرمون هي دار خالية من التغير والتحول. إمام مقاتل أفرمي بريتيا لو جيغايي كغوران كاري بسرا نايا لخرابو بو لباشو بو خراب بهيت شيوه هل باشي عبي خبر قال فرمي الحمد لله الذي أذهب عنا الحزن إن ربنا لغفور شكور الذي أحلنا دار المقامة من فضله بفضل خوي بيتدا بازاتي خونية تو كرداركان أبيت هو ويرحب فضلي خوي بيرجال بدس بهني شايستي بي كيت اللي بيجنا راحتي بيت شي وين أبيني ناوي بينجم بريتيلا جنة المأوى كيف جل قرآن هاتوا كافرمي ولقد رآه نزلة أخرى عند سدرة المنتهى عندها جنة المأوى. جنة المأوى كغمري خواه صلى الله عليه وسلم شو تناوي خويا فرمي لفرموديك صحها فرميت شو مناو بهشت بس أو شو نناو بهشتي بيغمر صلى الله عليه وسلم هتاي بنا لمعراج أبو شو يناوي خويا فرمي قصر يكم دي جارية يقل بالي دزنيا جيكر وتماميكيه وتيان هيك كلا أمتكيتو وتمكيه وتيان عمر فرمي غيريتو بيري غيرتي تو دور كوت مولي وفرمي ببلال شو ما بهشتو ضنين على كاني تو هولا بيشمو بويا جنة المأوى خوي پروردگار ريبه پیغمبر داوه صلى الله عليه وسلم بلشي خوي هالروحينا بلشوا الروحي لمعراجة بچيت ناوي چون معراج بلشوا الروح بوا چون ناو بهشتگج لوي بلشوا الروح بوا ولقد رآه نزلة أخرى خوي پروردگار فرمي پیغمبري خواه صلى الله عليه وسلم جاري كيتر بيني چي بيني طبعا عائشة خاتون فرمي جبريل بيني لسر شوي حقيقتي خوي ابن عباس فرمي خوي پروردگاري بينيو بلام الصح وايا نوري خوي پروردگاري ديو جبريلي ديو نك خوي پروردگار خوي او بابلين راي جمهوره لو بابتها باش انا فرمي لكو بيني عند سدرة المنتهى سدرة المنتهى او داريك بيغمر صلى الله عليه وسلم خوي باسيكا فرمي بروبومي كبي وبو اود مركانه وغوزي وانا قوربو وقال كان شي ود جوج كيفيله وافرمي اگر سوار لجيريا بروشتايا لجير سيبركايا بروشتايا 100 سال روي او داريكي قوري الوي پیغمبري خوا صلى الله عليه وسلم جبريل ديوا ونوري خوي پروردگاري ديوا وجنة المأواش لوي او بهشتي كي تربو هتا ابي تيا ابي لوي ابن عباس فرمي هي الجنة التي يؤويها جبريل والملائكة فرمي جنة المأوى بريتيا لو بهشتيك جبريل وملائكة كانت ناوي عائشة خاتون فرمي هي جنة من الجنان فرمي جنة المأوى كلا بهشتكان بهشتكاني خواهي پروردگار وقصي راس ودروزة قرب شي تسرية وي ابن عباس كزور بي ملائكة كاني خواهي پروردگار وجبريل عليه السلام بخوشي لجنة المأوى نشتجيه فبرقار فرمي وأما من خاف مقام ربه ونهى النفس عن الهوى فإن الجنة هي المأوى فرمي هركسي بترسي لخواي پروردگار لا بيقو مقامو دا صلاة عظمتي خواي پروردگار بترسي وصلبكاته وخوي بقريته ولخرابكاري ولكفر وشرك ونفاق وأوبابتانا فرمي شويني كوي أبي جنة المأوى أبي مأواش زور کەس ئەیکا بەناو بۆ کچ و دروسە هیچ کێشێکتیانە بەڵام معناکەی بە شوێنێک ئەوترێ کە خەڵکی لە ناو خۆیان گلەداتەوە و خۆشحاڵیەکە گلیەداتەوە لە ناو خۆیان و خۆشحاڵیەکە ئەگەر بە کەسێ بڵێ ئەو کەسێکە مەئوایە یعنی کەسێکە ئامادەیە باوەش بۆ هەموو کەس بکاتەوە ڕێزی لێ بگرێ و یارمەتی بدە و بدمي وبچه وبهنايا وبچه وبرقى فرمي سآوي إلى جبل يعصمني من الماء
کوڕەکەی نوح کە نوح هەڵێ سەرکەوە لەگەڵمانە ئەوە تۆفان دێ کەس ڕزگاری نابێ لێی ئەڵێ من چی یەکەم هانا ئەبەم بۆ کێوێ پەنا ئەبەم بۆ کێوێ کە بمپارێزێ لە ئەو بەڵام ناپارێزرێ وەکو واضحە بیستوتانە خۆتان جا بۆیە ئاوی و مەئوا و ئەوانە هەموو یەک معنای هەیە جێگایەکە کە پەنات ئەیە کە هانای بۆ بەری بەرەو پیرت دێ و یارمەتی دەیە کە ئەویش یەکێک لە ناوەکانی بەهەشت ناوی شەشەم بریتیە لە جەنات و عەدن جەنات و عەدن عەدن کەلیمەی عەدن یا عەدەن لە تەعدینەوە هاتووە و لە مەعدەنەوە هاتووە ئەویش بە معنای مانەوەی هەتا هەتایی دێ الإقامة الخالدة مانەوەی هەتا هەتایی جنات عدنش لقرآن زور هاتوك خوي پروردگار فرمي جنات عدن التي وعد الله عباده بالغيب أو عبداني كعبداتي بو خواءكا بتنها قال عباده عبدي خوان بتنها خوي پروردگار بليني بهشتي بود بيداون كأو بهشتش شوينيك بو هتا هتاتيا أمينو لنازو نعمتها بنجا جیاوازی چیه لنیوان دار الخلد جنات عدن خوایش هر شوێنی مانەوەی هەتا هەتایە ئەمیش هەر شوێنی مانەوەی هەتا هەتایە بەڵام ئەمیان شوێنی مانەوەی نیعمەتەکانیشە بۆ هەتا هەتایی بەسەرتەوە و تازەبوونەوەیان و بەردەوامبوونیان لەسەرت ئەوە وەکو زانایان قسەیان لەسەر کردووە و هەندێکتر لە زانایانە فەرموون جەنات عدن ناوە بۆ کۆمەڵێک باخی تایبەتی ناو بەهەشت نەک بۆ هەموو بەهەشت کۆمەڵێک باخچەی تایبەت لە بەهەشتا هەیە پێوترێ جەنات عدن و ئەوانە بۆ متەقیەکانن بۆ عەبدەکانی خوای پەروەردگار لا ئاەتێکی ترا خوای پەروەردگار فەرمێ جەنات عدن يدخلونها لهم يحلون فيها من أساور من ذهب ولؤلؤها ولباسهم فيها حرير أفرمي جنات عدن كومالي باخي تايبة ككومالي عبدي خواي پروردگار أشنا ناوي لناوية أرازين رينو يحلون فيها يعني لناوية أرازين رينو بچي ببازنقالتون لقل جلو برقيك كلا حرير دروس كلا ولباسهم فيها حرير يجي لا ناوكاني بهش بريتيلا دار الحيوان دار الحيوان خيبر قال فريم وإن الآخرة لهي دار الحيوان لو كانوا يعلمون فرمي قريوا خوتان توشي جهل نكن علمتان هبي شارزاب جياني دنيا أوان دا دستي بيوا أقرن كقيامتان لي محروم نكا لبروي براسي بهشت او جيانه كتو برو رويتو وشايستي او اخوتي بومان دوبكي جياني راستقينا الويه حياتي راستقينا الويه يعني حياتي راستقينا جياني راستقينا اللي هيك شنيكا دسناك ناوي هشتم بريتيلا الفردوس لباري أبي شوخاي پروردگار فرمي إن الذين آمنوا وعملوا الصالحات كانت لهم جنات الفردوس نزولا أوانيك إيمان يعني هنا وكاري چاكيان انجام داوا إيمان يعني هنا وكاري چاكيان انجام داوا طبعا القرآن أقد قدبا لهر شوينك باسي إيمان بك باسي كرداري چاكي شكان لقليا چونك إيمان هر دمنية هر ضلنية بلكو كرداري شان كرداري چاكيشا جا كردارك هذا چاكيش به چونك همو يفرمي عملوا الصالحات يعني عملي مفسدين يا خوي برونغار عملي صالحي عملي صالحي جواه كدو مرجيتيا كما كان بريتين لا اخلاص ومتابعه اخلاص واتا بس بو خوا به متابعه جواتا بو شيو بك پیغمبر صلى الله عليه وسلم كديت ستونيجي عصر كردو بو بس بو خوا مرجيه كميتيا اي بو شيو بو پیغمبر صلى الله عليه وسلم كديتي اگر بو شيو بو او مرجي دو مشتيا او كرداري تو ورجيده لقل ايمانك تاو تو اگر به همو تمنت باشي و بجيد شايستي اوي كبو هتا بچيتا بهشتي فردوس خو برغار لسوره مؤمنون ينظى علامه ايمان داران هنا دعاء فرمي اولئك هم الوارثون الذين يرثون الفردوس هم فيها خالدون اوي او مواصفات انيتيا فرمي امانه ميراث غري بهشتن كاسنناو
فردوسەوە و فردوسيش كعب أحبار فرمي هي الجنة التي فيها الشجرة الملتفتة من الأعناب فرمي بريتيا لو بهشتيك أو دارانيتيا كآلوسكيان كما دار هي وكداري ميوبون قال لي رجل أعناب داري تريه يعني لما هشتي فردوسا زياتر داري تريه هي يوم زاني سا لێ ترێ ڕشکەی خۆمانی لێ ئەو سپیەکەی لێ و کشمیشی لێ و ئەوەی لێنە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم جارێکیان نوێژەکە لە نوێژەکەیان زۆر نزیکە بێتەوە لە میحرابەکە لە پڕیش دێتەوە دواوە خەریکە خۆیدا بە ڕیزی یەکەمان کە لێ بێتەوە لە نوێژەکەی ئەڵێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بۆات کرد یەکەم جار ڕۆشتی خەریک و بەرزە بوویتەوە دوایش هاتیتەوە بۆ شێوەیە ئەفەرمێ عنقودێکی ترەی بەهەشتیان پیشاننا دەسم بۆ برچوومە پێشەوە بێنم ئەڵێ سوێن بەخوا بمهێنایەتە دنیاوە هەمووتان لێتانە خوارد تاو نابوو جاوا نەزانی یارە هێشویە ترێی خۆمانە لێرە جەنات الفیردەوس ئەفەرمێ لە پڕ خوای پەروەردگار جەهەنەمی پیشاننا فەرمێ کە ئاگرم بینی سڵەمیمەوە لێ پێغەمبەر صلی الله علیه و سلم لە ئاگر ترساوە ئاگریش سزای خوایە ئەبێ لێی بترسی چون خوای پەروەردگار فەرمێ ذلك يخوف الله به عباده ئەو جەهەنەمە خوای پەروەردگار ئێوەی پێترسێنێ بۆی نەکەی بڵێ وەڵا من لە خوا ناترسم قەد وا نەڵێ بە خەڵک نەڵێ کاکە لە خوا مەترسە قەی ناکە ئەگەر وا بکەی ئەوە بی بە مرجئەکان ئەیانوت بەس خوا خۆش بێ هیچی تر باشە ئەگەر بێت و بە خەڵکیش بڵێ بەس لە خوا بترسە هیچی تر ئەوە بی بە خەوارج خەوارج بەس لە خوا بترسە هیچی تر ئەبێ خواشە خۆش بێ لێشی بترسی هەردووکی خەوف لەگەڵ ڕەجا ترس لەگەڵ ئومێد ئەم دوانە ئەبێ بەیەکەوە هەبن ئیمامی عومەر فەرمووی من وا ئەیبینم دوو باڵ بێ بۆ باڵندەیە بێ ئەوە بە باڵێ فڕێ نافڕێ ئەگەر باڵی لای ڕاستە بێەوە یا خەواریجی و هاڵیشی چەپیشە بێ و مرجیە بۆیە نەکەی هەردووکی دوا بە تەوازن تیا بێ هەم خوات خۆش بێ هەم لێشی بترسە ناوی نوێم لە ناوەکانی بەهەشت جەنات النەعیم خوای پەروەردگار لە قورئانە فەرمێن الذين آمنوا وعملوا الصالحات لهم جنات النعيم ناوەکەی واضحە جەنات باسمان کرد نەعیمیش نیعمەتە جەمعەکەیەتی یعنی پڕە لە جۆرەها نیعمەت نیعمەتەکان تۆ توانین دەرکی بکەی ناتوانی پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ شتانێک تیا چاو نەیدیوە گوێژ نەیبیستووە بە دڵی ئینسانیشانە هاتووە خوای پەروەردگار لێی شاردوونەتەوە جا بۆیە ئەوەندەی نیعمەت تایە کە تۆ بۆت تەسەور ناکرێ ناتوانین لێ سەحابی زانی هەرچەندە خوای پەروەردگار هەندێکی باس کردووە ئینشاءڵڵا ئێمەش باسییانەکەین بەڵام ئەوەندەی نیعمەت تایە لە خواردن و لە خواردنەوە و لە جل لە بەرکردن و لە ماڵ و لە قەشتر و لە غۆڕاف و هەمووی باسەکەین کە تۆ ناتوانین دەرکی بکەی ناوی دێم المقام الأمين المقام الأمين وأتاو جاي كتيا يتر بوتو لأمانتاي وبرجال القرآن فرمينا المتقين في مقام أمين أواني متقين لبهشتا لكويان لو جايان كتيا بس أمانتها بس آرامي أمنها يعني راحتي ترسو خفتو أو بابتانيت يعني أبو يسير جزور جالات كان ترى خوي برجال فرمين لا خوف عليهم ولا هم يحزنون طبعا أمانتي جبريتي لو أو دوانا كوا بيتوتياتا نخوفها بين نترسها به نحزنها به نخفتها به إذا الدنيا أو دوانيت يا أنا خجاوي أقدر ترسنا به خفتك كاره خفتك كاره ترسك كاره بيسيرك إلا أماناني فبرجع فرمي الذين آمنوا ولم يلبسوا إيمانهم بظلم أولئك لهم الأمن وهم مهتدون وأنا إيماني عن هناوة ملام إيمانك كيان هل نوشان دوتو بكفر وشرك لم يلبسوا إيمانهم بظلم في غمر إخوة صلى الله عليه وسلم فرمي أو ظلم شركة إن الشرك لظلم عظيم أأمانة أجنبم جاء كمقام الأمين غير يوان ناقع بيواني كابل ترسى بنا خفتها بنا جهنم كشرك كفر يعني كردوها ناوي ينصيم مقعد صدق مقعد صدق خبر قال القرآن فرمي إن المتقين في جنات ونهر في مقعد صدق عند مليك مقتدر طبعا مقعد صدق أو جاء كإنسان شو يا أبي
ڕێزێکی تەواوی لێ گیرێ لەبەرەوەی ڕازگۆ بۆ لەگەڵ ئیمانەکەی خۆیان لە دنیاە. ئینسانێک کە درۆی کردبێت لەگەڵ ئیمانەکەی خۆیان شوێنی ئەمیانە. ئەبێ ئیبن تەیمیە ئاسایی کە وەفاتی کرد لە سجنام ئاەتەیەوتەوە، يعني حرسي سجنك جرته فرمي وفادي كل روح يدرشو آخر وشيء آتب ويبتو إن المتقين في جنات ونهر في مقعد صدق عند ملك مقتدر. حيث باش قزنا بيو على إيمانك فجواني بيروي كردو لسري روي تاقشتو بخواي پروردگاري خوي زور كز هي بچكترين فيتني توجبه لا عدا وازلها مشتين لبر دنيا جابوي براسي مقعد صدق كشوانيك شوێنی ڕێز و خۆشەویستیە لەلایەن خۆی پەروەردگارۆی بەخشێ بە بەندەکانی لە بەهەشتا بۆ ئەو کەسانەیە کە بۆ شێوە ڕازگۆن لەگەڵ ئیمانەکەیانە. ناوی دوانزەم قەدەمە صدق. مەقعدی صدق تیادانیشی دانیشتنێکی پڕ ڕێز و شکۆ و گەورەی لەبەر ڕازگۆیت. شوێنێکی کەمانەیە قەدەمە صدق جێپێی ڕازگۆیی. خۆی پەروەردگار فەرمێ وبەشر الذين آمنوا وعملوا الصالحات أن لهم قدم صدق عند ربهم. مژدە بە بەوانەی کە ئیمانیان هێناوە و کرداری چاکیشیان کردووە لە لای خوای پەروەردگار پێیان بڵێ ئەمانە چیان بۆ هەیە؟ قەدەمە صدقیان بۆ هەیە، واتە پێگەی ڕازگۆییان بۆ هەیە. ئەو پێگەیەشی هەبێ لە دوای پێغەمبەران و مەلایکەکان پێگەی شەفاعەتە بۆت، تۆ این شەفاعەت بکەی بۆ چەند کەس لە نزیکەکانی خۆت. ئەمە ناوەکانی بەهەشت بوو کە لە قورئان هاتووە 12 ناوەندێک لە زانایان گەیانویان تە 18 ناو، هەندێکی تریش زیاتر، بەڵام ئەو 12 با بڵێن زیاتر مفەسیرین کۆدەنگن لەسەری. بابەتێکی ترمان هەیە بریتیە لەوەی ئایا بەهەشت ێستا هەیە یان نا، جەهەنەم ێستا هەیە یان نا. طبعاً کۆمەڵێ لە نەفامەکان دیسان ئەوانەی کە عەقڵ پێشی دەقەکانە خەن ئەڵێن بەهەشت ێستا بوونی نییە، جەهەنەم ێستا بوونی نییە. ئەڵێن معقول نییە خوای پەروەردگار دروستی کە ئاوارە، معقول نییە. هەموو قسێکیانەوەیە معقول نییە. هاوەکو دەمڕوتانەی لە کەناڵەکانیان بینم ئەڵێن معقول نییە. ئەڵێن معقول نییە ئێستا خوا دروستی کردبێ بێەوەی کەسی شێتە ناوی لە هەوانتە ئیش بکە. ئاواڵێ ئەمە قسەکان وەکو بڵێ چوونەتە ناوی سەریان کردووە کە ستیانە بوو اینجا هاتوونەتەوە ئەڵێن بۆچی ئاوا بە خەسار دروست کراوە. جا نمونە ژێنەوە ئەڵێن وەکو وایە بڵێ مەلیکێ وا نمونەکایانەوە ماڵێکی گەورە کۆشکێکی گەورە و خۆشی دروست کردو ناڵە کەسی شێتە ناوی ئێ بۆچ دروستی کردو. ئاوا نمونەکانە یعنی خوا شوبهێن بە مەلیکێکەوە کەیتر کاروباری مەلیکەکان لەسەر زەوی هەمووی نوقسانە، هەمووی کەم و کوڕیتە. خوا شوبهێن بە مەلیکێکەوە و بەهەشتی شوبهێن بە ئەو ماڵەوەی کە مەلیکێ دروستی کردووە. جا بۆیە سەیرەکەی ئەو قسەیەکە ئیمام ابن قەیم جەوزیە فەرمێ لم يزل أصحاب رسول الله صلى الله عليه وسلم والتابعون وتابعيهم وأهل السنة والحديث قاطبة وفقهاء الإسلام وأهل التصوف والزهد على اعتقاد ذلك وأن الجنة موجودة الآن خلقها الله. أفرمي بردوام صحابة كان بيغمر صلى الله عليه وسلم أواني بشوين يناهاتون لتابعي كان وأواني بشوين تابعي كان شاهاتون وأهل حديث وأهل سنة جماعة وفقيه كان إسلام همويا وأهل زهد تصوف. باشا تصوف معناه ترصوف معناه جيان كانوا ليك ترصوف هموي قبر برستي وشرك، بلام تصوف دنيا نويستي أو دين داري وحق. أو كجنيد فرمي التصوف بريتيلا صفاء القلب عما سوى الله. شيخ جنيد بغدادي وهذا كيك كلا جورا إمام كاني تصوف فرمي التصوف بريتيلا ويك الضل باق بيته لجق الأخوة بس خويتي أبي أما هم اللي سر شاومان كي أعوان صوفي خينا سر شاومان وهؤلاء أصلا خوش ما نبوشي وبين بلام أو تصوفي كهي قبر برستي والشرك كأخوي برجال فرمي ريجسة على يوم بتبرستي قبل برستي على الريتسة بيسية وأو مشركان جفرمي إنما المشركون نجس أو مشركانش بيسنا فرمي زي نكون أو إما لقليني جاء إمام ابن قيم الجوزي ليرى أو تصوف بحثك ستاندت يقنا شيء ولباري وتصوف شوية ما وتار مانه درس مانه سطو ده درس تقريبا لشرح كتاب إحياء علوم الدين رشدهم هم أو تصوف زهدية كحقه
نقول تصوف بطالك أوان لسرين جاباك وانا زاني ما رقمان لا تصوف أنا إما رقمان لو شرك كفريك هاتو تناوي ابن تيمية فرمي تصوف بس دورة تيباري والدوري كمي تصوفك سني بوا أو بوا كصحابي بيغمر صلى الله عليه وسلم لسريبون هيج كشمان لقلوانية أفرمي دواء بوبة تصوفي بدعي كومالك هاتن بدعيان هنا وتصوفه عبادة كانوا دين كان تيقدا دواء وفرمي بوبة تصوفي شركي كومالك ليونان ولهندو سوا شرك كفرقاني اوان يعني هنا وتكالي اسلامي ينكردو لخلق ينكر بتصوفيكو بطريقته خلق يجلسري رويا واقم رابو ايمان لقلوية كمان بيوندي ما نيبويترو امام ابن قيميش لريا هرباسي واكا باش انا فرمي همو يعني اعتقاديان وابو كبهشت يسهيه ودروس كراوة خواهي پروردگار دروسي كردو يك دانيان بين الصحابة واي وتبيتي بهشت يسدروز نكراوة طبعا ام معتزلة أنا لقال ام جهمي أنا ام قمرة أنا كاتك مناقشان كردو لقال أهل السنة والجماعة أهل السنة والجماعة دائما بو بس تيانته تيانا أوقسيه هنا وتبيغمر صلى الله عليه وسلم ديتي لقرآن هيا كبهشت يسدروز نكراوة هيا لقرآن خلقين نية لحديثها هيا نية صحابه ودي يسدروز نكراوة نيوتو تابعين ودي نيوتو تابعين نيوتو اتو لك شو هنا هيان بوتي شي ودي نورك اخو اخ سيدي ظلي منه او انا كافر ومشرك بو اهم قسيك هنا وما كفر نورك اخو اخ سيدي ظلي منه اما انا كافر ومشرك بو يعني اخواني زاني وبيغمر نيزاني صحابه نيزاني واخو بجاء امي تايبت كدي بس بيزاني سيدي ظليو زوريان وابون كقمرابون جابويا أفرمي هر هميان لسروا بونك بهشت هي يسدروس كراوة عماده وكو باس شمان كرد كمعتزلة كان لين دروسي كردو كسي جناش تناوي أو بهوان تدروس كراوة معقول نية بويا رتيا كينو نا لين هيا قصة كان بطالة شو إنسان كأمري لكيو خوشي بوده لا بهشت وكاده بهشت يسبي إيشا نا إيشك أي كأمري كافر لكيو قرما ونارحتي بوده لجهنم وكذا يجي شك حربه بقياسات عقلية خوشيان بدروا كونه فاشان فرمي مستندين في ذلك إلا نصوص الكتاب والسنة وما علم بالضرورة من أخبار الرسل كلهم أفرمي لمشى أمانة يعني أهل سنة جماعات لقد صحابة تابعي كان زانان إسلام فقهاء همي لما يا أهل أخوان وقصنا كان بلغان كان يان لقرآن لحديثة لقل هوالي طواي بيغمراني بيشخوان يك بيغمري جنب ولا ناو بيغمران اللي هر صوبي شوار زار بيغمرك بلا بهاش ليس بونيني همي يتوتي بوني هيس بلام أو قمرانا بيابون وتيانيسا بونيني باش أنا فرمي من أولهم إلى آخرهم فإنهم دعوا الأمم إليها همو بيغمران لأول وتآخر أمة كان يبان كردو بهشتكي ساعة ذكروا رازين رأوتوا وأخبروا بها وحوالي نعمته نازو نعمتكين وبهشتشان داو قرآن بريتي على شو ما آبيتيا على داريتيا كرة على حواريتيا كرة همي باسكا قرآن على أماني هميتيا على غرفيتيا همي باسكين كاتشي ولا هر دروز نكراو نقوانيت يعني قرآن فرمي معني هميتيا دروس كرا آماده كرا لا جهنمي شابه ماشي ولا سعيدتيا صقريتيا لضايتيا بو سوتاندني تو بو عذابي تو كشي اولا هيك شي دروز نكرا كاوا كفري صريحه چونك بدرو خسنوي قرآن حديث براستي باش أنا فرمي إلى أن نبغت نابغة من القدرية والمعتزلة فأنكرت أن تكون الآن مخلوقة الله هتاوكو كوام الله بيابون لك لمعتزلية كان لقال قدرية كان أو أن هات الإنكارية وأنكر كبهاش يسبونيها بين طبعا قدرية كان كافر ومعتزلية كان إيش كافر قدرية كان بيروبار أنواعه علين خواي پروردگار آگاهی له هیچ کردارێکی ئینسان نییە تایکە کە کردین جا خوا پێزان ئاواڵن بۆچی واڵێن ئەمەیان لە کێ وەرگرتووە لە مەجووسیان وەرگرتووە مەجووزەی و خوا حەقی نییە بەسە کردداری ئینسانەوە خراپەکەی ئەوە خوایەکی ترە پێیەکە کە خوای شەڕە ئەمانیشان خوا حەقی ئەمەی نییە بەڵامان نەیانت خوایەکی تر پێیەکەی خۆمانێکین خۆیانیان کردبووە خواکەی تر کردارە شەڕەکان خۆمانێکی نەیانوت خوا ئاگای لێ نییە دروستیشی نەکردو خۆمان دروستەکەین و خۆمان ئەنجام دەین یعنی خۆیانیان نەکردە خواکەی تر لەگەڵ مەجووسە هەرەوە یان فەرق بوو جیاوازی بوو معتەزیلەکانیش واضحە کە ئەوانن اعتزالی مەجلیسی حەسەنی بەسڕیان کرد لەسەر بابەتێک واضحە واصلی کوڕی عەطا
معتزلي لبصرة لبي حسني بصرية به جاري كان برسيار لحسني بصرية قالت شيء الله لباري كسك وجناهي جوراك حسني بصري فرمي إيمان دار كافر نابه بي بلام إيمانك نقصان ببي أو تينا خير من وانا علم لبيني كافر ومسلمان بيالين نا مسلمان لم بيناك لحمي ركاني جاءت بويتي أيو كافر مسلمان هي نا مسلماني جي هل قصكي واصلي كري عطائي كدو بحساب علمي مهمي أنا وتي بويا علم منزلة بين المنزلتين يعني لبيني كفر إيمانا نا مسلمان كافر جنيا لبهشتي شاودي حل لبيني بهشت جهنم عابه لقيامة أبلين لا يوم طبعا هو بيروراي أوانا لباري كسك جناهي جورك خوارج ودينا جناهي جورك الكافر بيتشت جهنم أهل سنة الجماعة ودينا جناهي جورك بس كفر شيرك دكا كافر نابه أهل سنة الجماعة أو بيروراي جابوا فرمي أمان وتيان والله بهاج يسا دروزنا كراوا فرمي وحملهم على ذلك أصلهم الفاسد فرمي شي وايلك كردنا قصيب كان أو بنما فاسدان كهيانا أو قاعدة فاسدي كهيانا كألين شي ينبغي على الله أن يفعل كذا ولا لا يفعل كذا كألين خوال سريتي أمبكا ولا سرينية أو أبكا بولا بروي معقولني خوا بيسي بباجنية سبوها بيوالا بيسي بجانمنية بوها بيوالا نابه هيبه يعني أوان بخوالا تو بيوابكي تو نابي وابكي خوا برقاجة فرميتي لا يسألوا عما يفعل وهم يسألون أو خوا برسيار ليواكا بواتان كر بواتان نكر إيو بواتان يبرسيار لخواب كم كذبويني خواب داتا بر برسيار كافر بيبي باش أنا فرمي فقالوا خلق الجنة قبل الجزاء عبس وتيانشي تيان دروس كرني بهشت بيجوي كباداشت درابيته وبيت شتيكي نابيويسته شتيكي زيادة فإنها تصير معطلة مددا متطاولة وتيان والله أم بهشتا قال إسخوا دروسي كذبه يعني أنا هزار صالة بي أو يجي شيء بيبكى بي أو يجي شيء لبكى دروسي كردوه كأتب يسود دروس بوها أوانود وليس فيها سكانها وقالوا لو أن ملكا اتخذ دارا وأعد فيها ألوان الأطعمة والآلات والمصالح وعطلها من الناس لم يمكنهم من دخولها قرونا متطاولة لم يكن ما فعله واقعا على وجه الحكمة أو المونيك يا سبع سمكربوتان وتيانا قربيتو مليكي مال دروسكا وهرشي خوشي ونازو نعمة تيا داينيو كومال قرني زور نهلا كسب شيء تناوي أو لقى الحكمة أنا كنجي يعني سبراي أمان خوي بالورجال كاري كردوا لقى الحكمة أنا كنجي كبهشت يسامة ذكر دوا فردوا النصوص بالعقول فرميلا بوه شوشي أنكر دقكاني قرآن وحديثيان رد كردوا بعقلي خويان دقكاني قرآن وحديثيان رد كردوا بعقلي خويان وحجروا على ربهم حجري شان لسر خوادانا يعني شي حجريان لسر خوادانا يعني خوان سنور دار كرت وتيان بوي هي وبكا بوي نيام بكا ما كي واي كرت معتزله واي كرت فحرفوا نصوصا صريحا وبدعوا وضللوا من خالفهم فرمي دقاني كي زوري قرآن وحديث يعني هنا تأويلي فاسديان بوكردو للريخوي لا يندا وهركسي كيش بيت شواني اوان قصيب كردايا بقمرا وبكافرو سر لشياو يندانا طبعا وكو باس ما كرد خليفة مأمون المعتزلية كان وقت خوي كحكم بغايا كرد دو خليفة تريش كبدوايا هاتن هربراي أو بون نزيكي تقريبا 20 صال هركسي نيوتا قرآن مخلوقا كافري أنا كردو شان كشت يسا معتزلة كان نية خوان كردو بفريشتا لخلق أواني كامرو خوان بعقلاني درخن خوان كردو بفريشتا لخلق بواني كدواي دقا كون بيان علين تراثي وتكفيري أما أنا دواي تراث كوتون أما أنا تكفيرين خلق كافرين لكاتك كوف تكفير خوان ده يعني أنا أصلا علماء شان لسر تكفير كردو كشتوشيان بدري جاي ميجو جابويا خلق وازاني بابولن لبري دواي عقل كوتون كشي أو أن درندتريني بونا ورا كان بون بس ما أنكر كشوان وزانان شهيد كردو كشتويان باش أنا فرمي أفرمي ولهذا يذكر السلف في عقائدهم أن الجنة والنار مخلوقتان الآن أفرمي بويا
هەر لەو کاتەوەی کە ئەوان دروست بوون زانایانی ئەهلی سنت و جەماعەت لە کتێبەکانیانە کە نووسیویانە لەسەر عەقیدە و بیر و باوەڕ یەکێ لە خاڵەکانەوە بووە کە بەهەشت و جەهەنەم ئێستا دروست کراوە. جابی ضابط وایە کە ئەڕێ سێری کتێبی عقيدة أهل السنة وجماعتك هم أم خالي ثابت كردوه. وقد دل القرآن والسنة على أنهما موجودتان الآن. قال تعالى ولقد رآه نزلة أخرى عند سدرة المنتهى عندها جنة المأوى. أفرمي القرآن حديثي بجراس يمي كردو توكي سبهشت هيت شنك بيغمر صلى الله عليه وسلم وقباس مانكر جنة المأوى ديو آياتك بواضحي باسي أواك فاشان فرمي ولقد رآه النبي صلى الله عليه وسلم قال ثم انطلق بي جبريل حتى أتى سدرة المنتهى فغشيها ألوان لا أدري ما هي ثم قال دخلت الجنة فإذا بجنابذها اللؤلؤ وترابها المسك. أما لحديث صحيح بخاري ومسلم كبيغمر صلى الله عليه وسلم فرمي جبريل بردمي بولاي سدرة المنتهى لبي لهوش خومچوم ببينيني أويك لبي بينيويتي اتروكو باس ما كرد نوري خوای پەروەردگاری دیوە لەگەڵ درەختەکە و لەگەڵ جبریلیش ئەفەرمێ دواتر هاتمەوە بەخۆمە و خرامە ناو بەهەشت لەوێ سەیرم کرد لە ناو بەهەشتا عەرزەکەی میسکە خۆڵەکەی و بەرد و شتەکانی ناویشی لؤلؤە يعني جوهر مروارية. وبغمر خوا صلى الله عليه وسلم فرمي إن أحدكم إذا مات عرض عليه مقعده بالغداة والعشي إن كان من أهل الجنة فمن أهل الجنة وإن كان من أهل النار فمن أهل النار فيقال له هذا مقعدك حين يبعثك الله يوم القيامة. مش هل بخاري ومسلم. بغمر صلى الله عليه وسلم فرمي هركز لأيوة كأمرين لناو قوركايا بيانيانو إيواران شوينكي خوي بيشان ندري بي أوتري لروج قيامتاتو زينو بيتوا أو جيغاكتا لبهشتا أجر بهشتي به أجر جهنميش به بي أوتري لروج قيامتاتو زينو بيتوا أو جيغاكتا لجهنم بويا جهنم يكالجي ربي لا تقيم الساعة الله أي خواي پروردگار قيامت برپانكي أخوا أم قبر تنگا كأو پراسوغاين چو بناويا كاتيايا زور خوشتر لو جيغا كأبي بيني شوينكي خوي لجهنم أمي تريش كقبركي بقر چاوي چنه چاوي بيني فراوان كراو بويو كراو بباخو بيستان بويو خوشي باش دي بو هاتوا كجيغاكي خوي بيني لبهشتا أما هريجني لساوي الله يخوي پروردگار زو قيامت بنا باب جنبه اي باشا اگر دروز نكرابه چون يبينه دروز كراو ما داش كراو جيغاكشي حاضر كراو بويا اي بينه له و لفرمودي كتاب پیغمبر اخوان صلى الله عليه وسلم فرمي ينادي مناد ان صدق عبدي فافرشوا له من الجنه والبسوه من الجنه وافتحوا له بابا من الجنه قال فياتيها من روحها وطيبها. پیغمبر صلى الله عليه وسلم فرمي كاتي عبد امره جوابي برسيارة كان ناو قبر أداته بواضحي بصريحي خواه پروردگار لري بانك بيجيكو بانكك عبدك مراسي كرد درقاي بهشتي بوب كنوا ولا بهشتو ناس نعمتكاني ويبو بينجلو برقي بهشتياني شي لبركن. جاء أم حديثانا هرهموي بو خواه بيب بالقا بو هبوني بهشت لإستايا وهبوني جهنم لإستايا لقل آياتكانو آياتي تريشك خواه پروردگار بو خواه فرمي وعدت للمتقين وعدت للذين كفروا. جهنم ما ذكرها وكافر كان كل بهشتا ما ذكرها بو متقي كان جابوا براسي أو كسي اعتقاد برباوري وابك بهشت جهنم سبوني نيا للاي أهل سنة جماعات كافرة دوای ڕوونکردنەوە بۆی ئەگەر ئیقراری پێنەکا کافرە فەڕی بە ئیسلامەوە نییە چونکە زۆرێک لە ئاەتەکانی خوای پەروەردگار و لە فەرمودەکانی بەدرۆ خاتەوە. فەرمودەی زۆر هاتووە لەبارەی ئەوەی کە بەهشت و جەهەنەم ئێستا بوونیان هەیە و ئاياتی زۆریش هاتووە. لەوە زیاتر درێژەی پێنادەم ئینشاءڵڵا لێرەشە ئەوەستم. دەرسی داهاتوو هەر لێرەوە دەست پێکەینەوە لە بابەتەکانی بەهشت بەردەوامە بین والحمد لله رب العالمين.